ساڵانە لە وەرزی پاییزدا بۆ فستیڤاڵ هێنار هەزاران گەشتیار لە ناوچەکانی هەرێمی کوردستان سەردانی پارێزگای هەڵەبجە دەکەن. سەرۆکی گشتی دەستەی گەشتوگوزاری هەرێم دەڵێت ئەم ساڵ پێشبینی دەکەن لە ساڵی ڕابردوو زیاتر گەشتیار بێنە پارێزگاکە. پێشبینی ئەوەکەین کە ئەم ساڵ زیاتر بێ، بەڕەخەم ناتوانم بێڵم، بەڵام دڵنیام ئەم ساڵ زیاترە بێ لەبەرەوەی ئەم ساڵ بانگەشتەکەی و بە بازارکردنی و سوپاسی کەناڵەکانی میدیا کەم کە ڕۆڵی گەورەیان هەبووە لە بانگەشتکردن و لە خستنە ڕووی ئەم چالاکیە گەورەیە و ئەمە دەرفەتێکی گەورەیە بۆ پاڵپشتیکردنی جوتیاران. کۆمپانیایەک دەڵێت ئەم ساڵ پلانیانداناوە ڕێژەیەکی زۆری هێناری هەڵەبجە ڕەوانەی وڵاتانی ئەوروپا بکەن. بۆیە لە ئێستایا پرۆسەکە دەستی پێ کردەوە، هەنارەکان لەو باخانە کۆکراوەتەوە کە هەرەمویان پشکنینی کوواڵەتی و سەلامەتیان بۆ کراوەتە، چی خاک چی ئاو چی بەرهەمەکەش لە ناخۆ دەروی وڵات پشکنینیان بۆ کراوە بۆی بزانرێت کە بە پێی ستانداردی عالەمیان بەرهەمانە بەرهەمێنراوە، بۆ ئێستا لە قۆناغی بە بازارکردن و دروستکردنی بازارین لە بازارەکانی دەرەوە بۆی بتوانرێت لە نزیکترین کاتە هەناردەی دەرەوە بکرێ. دیارە مەبەست لەم پرۆژەیە بۆ ئەوەیە بەرهەمی ناوخۆیی بە بازار بکرێت و جوتیارانی ئێمە بتوانن زیاتر پەرە بە بەرهەمەکانیان بن، چونکە یەکێ لەو گرفتانی کە لە هەرێمی کوردستانە هەیە ساغ نەبوونەوەی بەرهەمە. ئابوورناسێک لە فستیڤاڵ هێناری هەڵەبجە دەڵێت باشترین دەرفەتە بۆ ساغکردنەوەی هێنار و بەرەما کشتتوکاڵی خۆماڵەکانی ناوچەکە. ئەم جۆرە فستیڤاڵان کاریگەری ڕاستەخۆی ئابووری هەیە، بەتایبەتی لە ساختکردنەوەی ئەو بەروبوومانەی کە بەداخەوە ئێستا بازاڕەکەمان بەهۆی قێرانیدارەوە تا ڕادەیەک مەسەلەن کورتی هێناوە، چونکە خۆتان نەزانن قێرانیداری کاریگەر ڕاستەخۆی لەسەر خواستی کڕیاران، بەڵام جۆرێک لە جۆرەکان فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە بێگەیاندنی کڕیار و فرۆشیارە بۆی کەوا بگەن کڕیارەکان ڕاستەخۆخوایانە سەر ئەو بەرهەمیکەوە لە باخەکان لێکراوەتی هاتۆتە ناو فستیڤاڵەوە کارگەی ئیجابی هەیە، هیوادارین بازاڕێکی باشیان هەبێ بووی کەوا هیچ نەبێ بتوانن داهاتێ پایەکەن تێچوونی بەرهەمەکانیان پڕکاتەوە. بەپێی ئامارەکانی گەشتوگزاری هەڵەبجە لە دوو ڕۆژی فستیڤاڵ هێنار و پاییزی هەڵەبجە نزیکەی 190,000 گەشتیار لە پارێزگاکانی دیکەی هەرێمەوە سەردانی پارێزگای هەڵەبجەیان کردووە. ئەوەش بۆ پارێزگاکە و بژانەوەی زیاتری کەرتی گەشتیاری بۆ شارەکە لە قەڵەم دەدرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.